ئاگاتان لێیە سەرۆک لیستێک بۆ مەڵبژاردنە هەزاران دۆلاری داوە تەنیا بۆ ئەوەی خۆی فێری قسەکردن بکات. سڵاو، ئەمجارە هەواڵێکی سیر و سنجڕاکێشم بۆ هێناون. ئەمەی دەیبینن شاڵا و کۆسرەت ڕەسووڵە کە لە هەڵبژاردننی داهاتوو سەرۆک لیستی یەکێتیە لە هەولێر. بەهۆی زۆریە و ڕەخنانەی لێی دەگیرێت کە کەسێکی قسەزان نییە و توانای قسەکردنی باش نییە، هەستاوە گرێبەستێکی بەبڕی 700,000 دۆلار لەگەڵ کۆمپانیایەک ئەنجام داوە تەنیا بۆ ئەوەی خۆی فێری قسەکردن بکات. داخەوە کۆمەڵێک سەرکردەی لە کە خزمەتی وڵاتەکان دەکرد لە دەستیدا. اینجا هەر ئەمەنا سەرچاوەیەکی تایبەت بە پایتەخت میدیای ڕاگەیان. ئێستا ڕۆژانە سەرۆک لیستەکەی یەکێتی فێری قسەکردن دەکرێت، بەڵام قوتابیەکی زیرەک نییە و لە ماوەی 2 ڕۆژدا تەنیا یەک وشە فێر بووە. ئەو ناخۆشی و ئەو خەم و ئەو بەڵایەکە بەپێی زانیارەکانی پایتەخت میدیا، شاڵا و کۆسرەت ڕەسوول تەنها بۆ ئەوەی لە کاتی بانگەشەکان بەباشی قسە بکات و ئەم ڕێکەوتنی کردووە و کۆمپانیاکە بە سەرۆک لیستی یەکێتی گوتووە ئێمە فێری قسەی باش و کاریگەر دەکەین. هەر خۆمان بووین کەوامان کرد کاتی خۆی بزوتنەوەی گۆڕان 25 کورسی و جوڵانەوەی نەوەی نوێژ دەنگێکی زۆر بەدەست بهێنێت. ئەگەر بکرێش ئامادەین، نەکرێش بە زووترین کات ئامادەین. ئەم قسانەی کۆمپانیەکە وای کردووە شاڵا و کۆسرەت ڕەسوول زیاتر گەرم بێت و 700,000 دۆلاری بۆ کۆمپانیایە داوە. ئەمە جیا لە شیرینەکانی گرێبەستەکە. حتمما ئێمە لە سەرۆکاتی هەرێم لە هەڵبژاردننی ڕابردوودا بەرپرسانی یەکێتی و لە نێوانیاندا دەرباز کۆسرەت ڕەسوول شێکی بە هاوڵاتیان دەدا تاوەکو دەنگی پێ بدەن و دواتریش نەچوە پەرلەمان و کەسێکی تری لە شوێنی خۆی نرد. ئەم هەڵبژاردنەش شاڵا و کۆسرەتی برای 700,000 دۆلاری داوە تاوەکو فێری قسەکردن بکرێت و وا لە خەڵکی بکات دەنگی پێ بدەن.